ئەم مەدرسانە هەمویان بە شێوەیەکی گشتی هەوڵی چیان داوە هەوڵی ئەویان داوە کە تاک پەروەردەکەن بەڵام تاکەکە کۆمەڵکارانە پەروەردە ئەم تاکە کۆمەڵکارانە دوایی وزەکانیان بەگەڕەخرێ بۆ ئەوەی بزوتنەوەیکی گۆڕانکاری کۆمەڵەکە هەموو فکر و فەلسەفەیە هەموو مەدرسێ هەموو دین و بانگەوازێ باەخی بەوە داوە کە تاک پەروەردەکە بۆ ئەوی بە کۆمەڵکاری بانگەوازەکە هەڵگرت تاک و گۆڕانکاریەکە لە ڕفتار و ڕەوشتی کۆمەڵگەکە ئاکردێت بانگەوازی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام ئاوایە ئەم قورئان و سنەتە بانگەوازێکە بۆ ئەم ئینسانە بۆ تاکی مسلمانەکە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم یەکیەکی ئەم نەفسانە پێویستە گۆڕانکارێکی خۆیان بکەن بۆ ئەوەی لەناو کۆمەڵگەکەیان بتوان ئەنجا وورە وزەیان بگەڕ ئێمە ئەگەر بمانێت کۆمەڵکاریەکەمان پێشکەوێ برانی من پێویستمان بەوەیە کە ئێمە یەکمان لەم گۆڕانکاریە ڕۆژانە خەریکین زانی چۆن ئەم گۆڕانکاریە دێنینە پێش ئێمە ناتوانین ئەم گۆڕانکاریە ئەگەر لە نەفسی خۆمانە دروستمان نەکردبن ئومێدی ئەومان هەبێ ئینشاءڵڵا پارتی وێچێتی ڕوخێنین و ئەچینە شوێن ئەمە خەیاڵ فڵاوە تۆ کە ئەم ئومنیەتە گەورەیەت هەڵگرتووە گۆڕانکارێک لە کوردستانە ڕووبدا تۆ ئیستعدادی خۆت چەند هەیە هەیە لە خۆت ڕازی باشە نیشاڵی یەک مانگی تۆ کۆکەنەوە ئەکاتە نیشاڵی یەک ڕۆژ بۆ ڕماندنی ئەو پارتی وێچێتیە یا بەدەستێنانی دەسەڵاتی ئیسلامی شەرتیشنە بە هەر کەسێک ڕوخێ با بڕوخێ مهم تۆ سەروەری شەرعەت بدەیە دار الئیسلامێک بینا بکەی ئایا ڕەنجی دوو مانگی تۆ لەسەر یەک کۆکەیتەوە بە نەظەری خۆت ئەکاتە ڕەنجی یەک ڕۆژیان دوو ڕۆژی کابرایەکی مجاهیدیا پێشمەرگەی یا داعیەکی وا پێستە لە زیندانەکانی شایە و چاو نەترسانە بانگەوازی خۆیەکە ئەوەندە لە خۆت ڕازیت ئایا ئەم گۆڕانکاریە ڕوو ئەدا کەوابوو برانی بەڕێزی من گۆڕانکاریەکە کەوتمان لە تاکە دەست پێێتە ئەگەر پەروەردەیکەی ئەم خاڵە مهمە ئێمە چۆن بتوانین پرۆسەیەکی پەروەردەکاری بگێنین بەم تاکانە دەڕێ ئینتەرنێتیشەوە دەڕێ پاڵتۆکیشەوە ئێمە خۆ ناتوانین هەمومان یەکتری ببینین پارۆ ئێمەشمان نییە ئێمە مؤتەمەرات بگرین سمینار بگرین مەدرسە بکەینەوە ئەفکارمان وردە وردە لەگەڵ یەکترە تەلاقوش بکەین و بڵێ پیکاندنی فکرەکانمان ئاڵوگۆڕکردنی ڕاو بۆ چوون و دید و تێڕوانینمان پێناسەکانمان بۆی بتوانین پێناسەیەکی تایبەتیان لێوە هەڵ ببژێرین بەڵام لە ڕێ ئینتەرنێتەکە نەحمەتێکی گەورەیە کە ئێمە توانین یارمەتی دەری یەکتری بین بۆ ئەوەی ڕۆشنبیرێتەمان زیاتر بێت ئەم ڕۆشنبیرێت پێویستە گۆڕانکاری لە ڕەفتاری تاکمانە دروست ئەمە کە ئێستا بەفەزلی خوای گەورە هەستی پێکەین و کردوێتین ئەم کۆمەڵکاری کە ئێستا هەستی پێکەین لە وجودێکی مەلموسە خەڵکی تریش هەستی پێکردووە ئەنجا بە تەئکید ناحەزانی بۆ زۆرە بربەستی ڕێی زۆرە وەختی مخابراتی زۆرە زیندان دێتە ڕێگای چەسانەوەی اقتصادی دێتە ڕێگای ئەنجا حەسادەتی کۆمەڵە خەڵکێکی تر دێتە پێش هەر مسلمانن وەکو خۆمان بەڵام پێیان ئەغزە ئێمە زیاد بین حەسوودن لەوەی ناتوانن خۆیان زیاد بن پێیان ناخۆش بێ ئێمە زیاد کابرای عەلمانی مقاومەمانەکە سەرهەڵستیمانەکە کۆستمان لە ڕێدانێ هەرچەند ئەوە سمعەوان بشوێنێ بەڵام بە فەزلی خوای گەورە سمعەوان لەوە پاکترە کە ئەوانە بتوانن دەرەقەتی بێت ئەمە نقطەیەکی جەوهەری و مهمە ئێمە چۆن بتوانین وا بکەین هەموو تاکەکانمان وا بنفعلیان لێ نەدرێت ئەمە نقطەی هەدەفە چۆن بتوانین ئەو گۆڕانکاریەی کە ئەمانەوێت لە زەمینی خۆمانە دروستی بکەین بەڵام ئێستا ئەبێت لە تاکتاکی ئەفرادەکانمانە وای دروست بکەین کەس نەتوانێت تیر و توانج بگرێتە دید و تێڕوانینمان یعنی کەس نەتوانێت بڵێ ئەمانە لە زانستیەکانی مەبەستا کۆڵن ئەمانە ناتوانن فتوایەک لەسەر مەسەلەیەکی شەرعی بدەن ناتوانن ئایەتێ تەفسیر بکەن ناتوانن حەدیثە تەحقیق بکەن ناتوانن بەراوردێکی فقهی توێژینەوەیکی فقهی بکەن مانە ناتوانن زمانی عەرەبی ئیستیعاب بکەن ئەمانە نازانن وشەیەکی عەرەبی لە لیسان العەرەبا بدۆزن ئەمانە ناتوانن ئەم بانگەوازە خوایەتیە بدەن و بیگەنەوە کۆمەڵگەیەکی ئەگەر ئێمە گەیشتینە ئەو ئاستەی خەڵکێک نەتوانێت ئەم تیرتو ئەنجەمان لێدا معنای ئێمە بۆ خۆمان چوینەتە پێش سەرباری ئەمە کە چوینەتە پێش ئەنجا شارەزابوونمان لە کۆلە عیلمەکەی تر واتە زانستیەکانی هۆ ئەم هۆکارانەی تر کە شارەزابوون ئەم مەدرسە فکری و عەقائیدی و
فەلسەفیانەی تر کە شارەزابوون بۆ ئێمە بووە بە زادێک بە گەنجینەیەکی ڕۆشنبیریوە کە بتوانین لە هەموو مەجلیسەکە قسەی خۆڵان جا دوایەوە گەرەی مەتوانیمان دید و تێڕوانینێکی ڕوون وەکو تومانە دیدی نوێیە کۆمەڵکاریەکە ڕەوتێکی نوێیە بە دیدێکی بۆ چوونێکی قورئانی سیرەی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام تەحلیلەکە بە دیدێکی سنەتی تەفسیری قورئانەکە بە دیدێکی قورئان و سنەت ڕەوتی پێغەمبەران بانگەوازی پێغەمبەرانە باتەوە بانگەوازی خوایی هەڵگرتووە منجە لە وتنی حەقیقەتەکانە ناکە باوەڕی وایە کە وەزیفەکەی ئەوەیە لتەکونوا شوهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا کۆمەڵکاریشن عەقلیان پێش کرد ئەزموونی عومرێکیان هەیە پلانیان بۆ داناوە استراتیژیەتێکیان هەیە قۆناغ بە قۆناغ ڕۆنە پێش دەربەستی ڕێگات ئین و فشاری مخابرات و زیندانی ئەوروپا و ئەمریکا و ناوە و دەرەوە کارتێکردنی لەسەریان نییە وەکو زەعیف بوونی بانگەوازە وەکو ئینحرافی خەتەکە وەکو سستبوون و لادان و کۆڵدان ئەمە خەڵکێک لە ئێمە هەموو هەستی پێکردن بەس چۆنە بێ بە قووەتترنی چۆنە بێ بچینە پێشتر پێویستیمان بەوە هێت چەند خاڵێک هەیە لێی تێ ئەو خاڵانە ئینشاڵە بە سەریع گیرتان یەخەم هەمووتان نەیزانن بەڵام ڕیزبەندی نەکراون ڕەنگە لە لای هەندێک